بینەرانی عزیزی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێ و ئەم کاتە هەموو کاتێکتان باش من سیدا دوابانیم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتتان. وەک ئاگادارن لەمە دووە کە شووا بەرەو گەرمیە ڕوات و زۆرێک لە هاوڵاتیان بۆ خۆفێنەکردنەوە ڕوو لە مەلەوانگەکان یاخود ڕوو لە چەم و گۆمەکان و ڕووبارەکان دەکەن. ئێمە شومان خۆش و بەرنامەی ئەم هەفتەی هەفتانی وەرزش تایبەت بکەین بە گرنگی وەرزشی مەلەوانی و ئەو سوودەکانی کەوا بۆ جەستەی مرۆڤەتی و بۆ تەندروستی مرۆڤەتی بۆ مەبەسەر ڕوومان کردووەتە یەکێک لە مەلەوانگەکانی شاری سلێمانی و میوانێکمان هەیە لێرە ویژ مامۆستا گۆران کەمال ڕاهێنەری مەلەوانی یانەی سلێمانیە. با بچینە ژوورە و کۆمەڵێک پرسیاری لێ بکەین سەبارەت بە گرنگی یاری مەلەوانی و ئەو لە شوێن مەلەوانی بکرێت و لە شوێن نەکرێت و جۆرەکانی مەلەوانی و بەگشتی باسێکی مەلەوانیەکەین بینەرمان بن. دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز. ئێستا ئێمە لە ناو مەلەوانگەکەین و لەگەڵ مامۆستا گۆران کەمال گفتوگۆ دەکەین دەربارەی وەرزشی مەلەوانی و گرنگیەکان و چۆنێتی ئەنجامدانی و کۆمەڵێک پرسیاری دیکە. مامۆستاگیان سڵاوت لێبێ، ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی و بە کۆمەڵێک وەڵامی پرسیارەکانمان خۆشحاڵمانەکەین. زۆر سپاس بەخێر بێت. مامۆستاگیان ئەگەر من سەرەتا لەوە دەست پێ بکەم، یاری مەلەوانی چەند جۆری هەیە؟ دەکەی ئێمە چەند جۆر مەلەوانی فێر بین ئەگەر جۆرەکانی و شێوازەکەی باز بکەیت؟ بەڵێ خۆی مەلەوانی چوار جۆری هەیە. چوار جۆرەکە لە ئۆلۆمپیاتە کە یاری پێ ئەکرێت. بۆ نمونە مەلەی فەڕاشە هەیە، بڵێن بە کوردی پێڵێن پەپولە مەلە، مەلەی سنگە مەلەمان هەیە، پشتە مەلەمان هەیە، لەگە مەلەی ئازادە. یعنی چوار نەوعە مەلەی ئازاد و فەڕاشە مەلە وەکمان پەپولە مەلە، لەگە سنگە مەلە و لەگە پشتە مەلە. زائیدەن لەگە گەڕانەوەکانی، زائیدەن لەگەر یە خۆڵانی هەیە کە پێی ئەچی، خۆڵانەکانیشی دوو نەوع مەلە، مەقسەد سنگە مەلە هین شێوازی خۆی هەیە، فەڕاشە و باسکە مەلە شێوازی خۆیە، تەقریبەن وەکو کەمەرێک ئەجوڵێنیت و یەیتە سەر ئاوەکە و ئەڕۆیت و ئەگەڕێتەوە. مەترەکانیش بۆ من لە ئۆلۆمپیاتە کە ئەوانی کە سیباقی پێگرن و یاریزانن لە 50 مەتر دەست پێەکە هەیترا تا 1500 ناو مەلەوانگە و دوایە چێتە دەرەوە. ئێمە لێرە کە هاوڵاتیان ڕووەکەنە مەلەوانگەکان بە تایبەتی بەعام، وەکوی ئێمە دیقەتمانەوە چەند ساڵ لە بوارەگاین و بۆ من تەقریباً 26 ساڵە لە بواری مەلەوانیام. ئەو کەسانی کە هێنیان سوودێک وەرگن لە مەلەوانی. سوودەکە چۆن وەرەگرن؟ بۆ منە زۆر کات پرسیار لە من ئەگەن مامۆستا گۆران چەند جوار مەلە هەیە، من پێڵم چوار جوار مەلەیە بەم شێوە بۆ شتڵە. ئەڵێ بۆ منە من چۆن فێر بم؟ ئەمە کاڵە چۆن فێر بووم؟ ئەڵێ من گەورەم، یان بۆ تەمەنێکم ڕۆشتۆ لەوانەیە نەتوانم فێر بم. ئەوە قیاس نیە بۆ تەمەن. فێر ئەبێ بەس وەکو کەسە فێر نابێت کە لە مناڵۆی لە تەمەنی 6 ساڵیەوە بێتە ناو بوارەکە و بێتە پاڵەوانێک و بۆ ئۆلۆمپیاد دیاریکە. ئێمە دوو شێویەت، دوو جۆر بڵێن هاوڵاتیان ڕووەکەنە مەلەوانگەکان. جۆرێکیان ئەوەیە کە بڵێن نیەت بۆ سوود وەرگرتنی وەکو نەخۆشیەکە. مامۆستا پێش ئەوە بە پرسیاری ئەوە بکەم، گرنگی یاری مەلەوانی چییە بۆ سەرجەستەی مرۆڤ؟ یعنی ئەگەر لە ڕووی لایەنە تەندروستیەکەەوە باسیکەین، بۆ نمونە لە ڕووی جەستەیەوە ئازاڵی قاچ بێ یاخود پشت بێ، زۆر دکتۆرەکانمان ڕێنمایی نەخۆشەکانیان ئەگەن کە بچن مەلەوانی بکەن. سوودەکانی بە شێوەیەکی گشتی چۆنە؟ بەڵێ کە تۆ باسی مەلەوانی یاسایەکەمان کرد وەکو ئەوی کەوتە چوار جۆر مەلەکە، تۆ من ئەو بۆ تۆ ڕوونکەمەوە بۆ جەنابە کە بڵێن مەلەی یاسایەکە باقسەکەی ئەمە چکە لەو مەلەی کە خەڵکێکا هاوڵاتیان لەگەل لەو مەلەوانگە بەخوا سوودێکی ئۆتۆی نییە، لەبەرەوە خۆی هەڵەیە و تۆزێ مەلاکە و تۆزێ ساوناکە و تۆزێ چاگوزیەکە و تۆزێک ئەمە پێڵەن کات بردنە سەر. بەس ئەوەی کە بڵێن بۆ یاسایەکەی بە جەنابە لەوە بڵێن هەر هاوڵاتیانیش بزان مەلەی یاسایی چۆن. کە تۆ باسی مەلەی پەپولە مەلاگەی سێگە شان و قۆڵ و بازێ عەزەڵەی خۆی هەیە. باسی مەلەی باسکە مەلاگەی زۆرتر قاچ زیاتر ئەجوڵێنی، عەزەڵەی بڵێن منتیقی خوارە و ڕان و کەمەر و تەقریبەن تۆ سەیری یاریزانی مەلەکە کە ئەیبینیت قیاسە یعنی لە نووشی پێوە تا تەبڵی سەری قیاسە. من لە پزیشکەکانیشم بیستووە لەو پزیشکەشی کە بۆ نەخۆشی بڵێن پسپۆڕە لە بواری نەخۆشیەکانی دڵ و بۆری گیرانوەمان، ئاڵێ یەک دەمار هەیە لە دڵە ئەمنە باریکە بەس وەرزشی مەلەی جوڵێنی. کەواتە مەلە چییە؟ مەلە باشترین وەرزشە بەس بە شێوەیەکی ئەکادیمی، ئەوەی کە بڵێن توێژینەوەیان بۆ کردووە.
بەسی ئەوەی کە بڵێن خەڵک بڵێ هاوڵاتیانە بۆ سوودی فەقەراتە ئینزیلاقە بە قسە فەقەراتی ملە بۆ منەوە کێشتا بەزانە ئەمانە جیاوازە کێشدا بەزانن من دایمە بە هاوڵاتیان متۆ کە توی کێشدا بەزێنی کە لەشێکی ڕەشیقت هەبێت لەشێکی عەزەڵەت هەبێت کە ڕانت و بڵێن خوارەوەی ڕانت و کەمەرت و شانت و قۆڵ و ئەمانە شێوازێکی ئەکادیمی و شێوازێکی جوان و جەستەیەکی ڕێک بێ ئەمە ئەبێ بەردەوامی بەردەوامەکەش چۆنە بۆ 26 ساڵە زۆر کەس پێ مەڵە تو یاری لە جوانیەکەی من یاری مەلەوانیەکەم من پێشەوەی جەناتان بێنە ناو مەلەوانگەکەەوە تەدریب تەمرین مەکرد بۆ لەبەرەوەی ئێمە وەکو ڕایەنەر یان وەکو مەلەوان یان وەکو یاریزانی مەلا ئەبێ هیچ کات لە مەلەوانی دوور نەکەوینەوە ئەگە من 3 مانگ 4 مانگ دوور کەومەوە ئەو کاتە ئەو لا شولارەم نامێنێ جەناب لانە لە بوارێکی ترە پسپۆڕوی یانی لە بۆر تۆپی پیا بێ بۆ لە بالە بێ باسکە بێ هەرچێ خۆت ئەزانی ئەگەر کەسێک وەرزشکارێک بێ یاریزانێک بێ لە شولارێکی ڕێکی جوانی هەیە بەس ئەی کاتێ وازێنێ دا ئەبڕێ کێشی زیادەکە تاقەی نامێنیە لیاقەی نامێنێت دەرونیان تێکەچێ بەس لە یاریەکان یعنی بۆ هەموو وەرزشێ وایە لە مەلەوانی شەوایە کە تۆ جەنابە پرسیارە لە من کرد ئایا لە شولارێکی ڕێک لە مەلەوانیە دروستەکەی ئایا چەند عەزەڵە ئەجوولێ چ ماسوولکە ئەجوولە من بە یەک پرسیار یعنی یەک جواب تێمە لە نووشی پێتا ئەو مووی قژت لە مەلای ئەجوڵێ بەس ئەگە من بێت مەسەر ئەوە شیکاری لەشی ئینسانەکە بۆ بکەم بڵێم ئەمنە ماسوولکە ئەجوڵێنێ بەڕاستی ئەوەی لە لەشی ئینسان نابێ هەمووی جوڵ مامۆستا با من پرسیارێکی تر بکەم هەیە بۆمە بۆ چارەسەری فەقەرات دێتە ناو مەلەوانگەکەەوە تەنها پیاساکە لەناو ئاوەکە ئایا ئەمە چ سوودێکە بینێ لە مەلەوانیکردنەکە یاخود چ سوودێکە بینێ لە جوڵان لە ناو ئاوەکە هیچ سوودێکی ئەم پیاسەکردنەوە ئاوەکە بۆ فەقەرات بەڵێ زۆر خۆی پزیشکەکانی لێرن تەبعانە و کەسی کاچێ بۆیە ئەڵێ دوور ڕێگە هەیە فەقەراتەکەت ئەمەلیاتکەین یان چی مەلە بکەیت هەیە تااقەتی مەلەکەی نیەڵێ بەپەلە ئەمەلیاتەکەم بۆ کۆلانێک کاتێکی زۆر بەڵێ سوودێکی زۆر باشێ بەس بە شێوەیەک ئەو کەسەکەیە بەردەوام بێ یعنی ڕۆژە بیکە و دە ڕۆژنەیکا بڕواکە چارەسەر ناگرێت چکە من چەند ساڵ لەناو بواری مەلەوانەکان میسا ئەمنیوە ڕۆیەک هاوڵاتیەک چەند دەمێکە بەردەوامە لە مەلەوانگە فەقەراتی بۆ ئینزیلاقی بۆ تەنانەت فێری مەلێژ بووە ئەو دوو نەخۆشیشی لێ دوورکەوتەوە یەک دوو حەپیشی بەکارێنەوە بۆ نەخۆشی شەکرەوەمانە ئەوشی تێپتێمەڵستان بەسەکەی من ئەوەیە جگەل لە مەلەوانیکردنی تاوە تەنها پیاسەکردن تەنها پیاسەکردنەوە ئەوە ئیسفادەی خۆی ئیسفادەی هەیە بەس چۆن بیکات بۆ منە تۆ بێتە لای ئێمە ڕێنمایەک وەرەگرێ ئەڵێ مامۆستا من چی بکەم لەم ئاوەیە کە سوودی لێبینم تۆ ئەو عەزەڵانە ماسوولکانە چی لێ هاتووە بێهێز بووە کەسەکە جوڵەیەکی کەمی هەبووە دانیشتنی سەر کورسی بووە سیارە بۆ خۆت نازانی سەر هاوڵاتیان هەمویان یان مۆزەفە یان سایەقە یان بۆ منە دانیشتێکی زۆر لە دوکانە ئەم دانیشتنەوە ئەم خواردنە زۆرە تۆ سەیرەکەی تووشی ئەمانەیەکە یعنی قەڵەوە بێ وەزنی کێشیدا ئەگەر ئەو کەسێکێتە ناو مەلەوانگەکەی ئێمەوە بەڵە سوودێکی زۆر باشێ بەس بەو بەرنامەی کە ئێمە بۆی دانێن بۆ سەنی سەعاتی بۆ نان چارەکێکی بۆ دانێن کە ئەمە پیاسەکە جوڵە بکە بەس ئەویش وەک پێم وتی هەفتەی لە 3 جار 4 جار کەمتر نەکە بۆی سوودێکی باشی لێ مامۆستا لەمە دووە کەشوهوا بەرەوگەرمیە ڕات و هاوڵاتیان بە ڕێژێکی بەرچاو وەرچی مەلەوانی خواستی لەسەر زیاد دەکات ئایا پێ دوایە بەڕای تۆ بۆ منە هاوڵاتیان بچنە مەلەوانگەکان یاخود بچنە چەم و یاخود ڕووبارەکان هەندێک جارە بینین بەهۆی چونە ڕووبارەکان و نەزانینی مەلەکردنەوە چەند هاوڵاتیان خنکاوە یعنی بینیمانە چەند جار ئایا تۆ پێ دوایە بۆ نمونە لەم کاتێ هاوڵاتیان چی بکەن ئەوەی کەوا مەلە نازانێت بچێتە کوێوە ئەوەشی کەوا مەلە ئەزانێت لە شوێ مەلە بکات بەڵێ خۆی وەکو ئەو پرسیارە ڕاستەکەی لە وەرزی هاوین و بەهار وەمانەیە هاوڵاتیان ڕۆکەنە زیاتر چەم و دەریاچەکان و ئەو شوێنانیشی کە حەفارە ئیشی تیاکەوا شوێنێک گێر زۆر خەتەرەتەوە مەلەیتیا بکەوە زۆر ناگونجاو و ناتەندروستە ئێمە دایمە ڕێنمایەمان بۆ هاوڵاتیانە کاتژنە ئەو شوێنانەوە مەلەیکی باش نەزانێت لە دەریاچا مەلەنەکە مەلەیکی باش زائیدەن ئەگەر مەلەیکی باشی نەزانی یەکێک هاوڵاتیەک یان برادەرێکی تووشی حاڵەتێکی نەخوازرا بوو با نەچێ بۆی ڕزگاری نەکات چکات دایمە ئەڵێ یەک لە دوان باشترە وایە کە تێ بڕوات ئێمە هاوڵاتیان کە بێ سوود ببینە لە مەلەوانگەکان باشتر و سەلامەترە بەس ئێمە وەکو خۆمان جارجارە چینە دەریاچەکانەوە بۆ مەشق ڕۆین کە بۆ مەشقی شەڕۆین بەلەم لەگە خۆمان نابێن یعنی بەلەمێکە گرین بەکرێڵێن کاکە ئێمە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر مەلاگەن لەگەڵمان نابێت بەس من دایمە ڕێنمایان بۆ هاوڵاتیان ئەوەیە نەچنە شوێنی قوڵەوە شوێنێک کە ئاوەکەی لێڵ بێ شوێنێکە لە بەرزایەکی زۆرە خۆی هەڵاتە شوێنێکی ترەوە لە ئاوەکەیە
زۆر جار هاوڵاتیانمان بینوە لە 20 متریان لە 10 متریان لە 15 متر خۆی هەڵەیە بۆ شوێنێک ناو ئاوەکە 4 متر قوڵە 5 متر قوڵە ئێوە تووشی چیە بێ تووشی پێکانە بێت تووشی بورانەوە بێ کە تووشی بورانەش بێت تووشی حاڵەتی خنکارە بێ یان جاری وایە تووشی حاڵەتی خنکانیش نەبێت تووشی پێک یعنی دەستێشکێ قاچێشکێ شوێنەکانی تری عەزیەتێ بە برینارە بێت تۆ خۆ دەزانی ئەو چەماودەریانە زۆر جار پاشە ڕۆی زۆر تیاوە شوشەی تایە بۆ نمونە بەردی تایە تاوێری تیا تۆ نازانین بەس لەمە لەوانگەکەیە ئەزانێ ئەمە 3 مترە ئەمە 2 مترە ئەمە 1 مترە ئەمە جاریوان بەشی مناوانمان هەیە زۆر جارێمە لە مەلەوانگەی ئێمە چەند حاڵەتێک بووە ئێمە یەکسەر فریایەکەوین ئێمە بۆ نمونە فریای و کەساناکەوین ئەتوانێت بە پشتی ئێمە بڕاتە ئەو شوێنەوە ئەگەر مەلەیەکی باشیش نەزانین بەس ئەیە لە دەریاچەکانە ئەچێتە کوێوە کەواتە ئیمساڵ وەکو بزانم حاڵەتەکان کەمتر بوو لە پار لە پێرار بۆ لەبەرەوە سۆرەکەی بەهاروانە زۆر کەوتە لە ڕەمەزانەوە لە 21 سێوە دەستی پێ نەکرد کە خەڵک بۆنمە ئازاد بێ بڕاتە شوێنەکانەوە بە بۆنەی هۆی ڕەمەزانەوە ئەوانە نەیانتوانی سەرەکە حاڵەتەکان لە دوکان لە زۆر شوێنی تر کەمتر بوو بە ساڵانی تر بڕواگە ڕێژەکە زۆرتر بووە و من داوام لە هاوڵاتیانە هەتا ئەتوانن خۆیان فێری مەلەکەن بۆی لە باخیان هەیە چن مەلەی تیاگەن مەلەوانگەیە مەلەی تیاگەن سیاحەتێ ئیسا خۆ دەزانی خەڵکە ڕوا بۆ تورکیا بۆ وڵاتانی دەرەوە مەلەوانیەکەن لە ئوتێلەکانە لە باشتری شتە یان تەندروستی باشە من خۆم باشتر یاریزانی تر بوو یاریزانی یاریکی تر بووم پاڵەوانیشم لە یارێکە دوجار من هەمەلەوانی هەڵبژار و لەم بوارە شەهر چەند ساڵە خستە لە تەمەنی مناڵەتیەوە ئێمە مناڵەکان فێر بکرێن بۆیکەوە فێری مەلە بن لە مناڵیەوە بۆیکەوە کە گەورە بوون یاخود لەر کاتێکە تووشی حاڵەتێکی نەخوازراو بوون بتوانن چارەسەرێک بدۆزنەوە یاخود فریای خۆیان بکەن و خۆیان لە خەنکان پارێزن بەڵێ ئێستا بۆ ئێمە هاوینان فێرگاکەین ئەو فێرگەیش کەیکەینەوە دامە ئەلانەکەمان وایە ئەڵێن لە خوار 14 ساڵەوە بابێ بۆ فێربوونی مەلەوانی کاتێ لە فێربوونی مەلەوانی زۆر کەسێ لە کاکە 14 15 ساڵ فێر نابێ 16 ساڵ فێر نابێ مناڵ بەڵێ زووتر فێرە بێ لە 6 ساڵ بۆ 8 ساڵ بۆ 10 ساڵ ئەمانە باشە بەس تۆ ئەکادیمی واز لە ئەکادیمیەکە با بێنین بۆ عام قسە بکەین من داوادایمە لە دایک و باوکانەکە مناڵەکانیان بخەنە خولەوە بۆی فێری مەلە بن لە زستانە تۆ خۆ دەزانی قوتابخانەیە لە هاوینا چییە خولی مەلەوانیە بە زۆر جار دایک و باوکەکان لە خولی یعنی مەلەوانیەکان نایەنن ئەچن بۆ یاریکی تر مشکلەمانیە لەوەیە بە زۆر جار سێرەکەی لە هاوینە هیچ خولێکی پێ ناکە خاتۆ خوێن خاتۆ زمان خاتۆ لوغە سێرەکەی لە زستانە هیلاکە مێشکی بەخوێندنەوە لە هاوینە هەر بەخوێندنەوە ئەمە شتێکە بڕوان ناکەم سوودێکی ئەو تۆ بگەێنێ بەس تۆ سێرەکەی مناڵەکە یەتە ناو خولی مەلەوانی فێری مەلەوانی بێت جەستەیەکی ڕێکی هەبێ کێشی دائەبەزێ دەرونیان باشە خۆتەزانی سە هەرچی مناڵە هەمووی ئالوودەی ئایپات و موبایل و دانیشتن بە دیار تەلەڤیزۆنەوە یعنی تۆ سەرەکەی ئەم دانیشتنە ئەم مناڵە چی لێ بڕوا بکە لە کێشە زیادەکە خواردنێکی ناتەندروستە بێ نازانێت چ کاتێ نانخوا ژەمەکانی ڕێگ نییە خەوێکی ناڕێکی هەیە سەعات 2 ئەخەوێ سەعات 10 هەڵەسێ 1 هەڵەسێ ئەمە تۆ سێرەکەی ئەمە چی لێ ئەم مناڵە بناغەیەکمان نییە ئێمە بۆ وڵاتەکە بڵین مناڵەکەمان دروستەکەین وەک وڵاتانی ئەوروپایان وڵاتانی دەرەوە کە پێشتر یان خوێنەوارێکی زۆر بەخوەتی لێ دەرچێت یا وەرزشکارێکی زۆر بەخوەتی لێ دەرچێت تۆ سەیری فێرگەکانی وڵاتی سینکە ئەیان خەنە کۆنفۆ کاراتیەوە لێرە بیخەرە کۆنفۆ کاراتیە و باوکو دایکەڵە فێری شەڕە بێ نازانێت دوجار لە شەشی عەزەڵە جسمێکی ڕێک لیاقەیەکی باش من تەلەبەم لای ئەم بەیانێت تەمرینم پێکردوە تازە ناوی نووسیوە نەیتوانە 5 فەڕە بە چواردەری ئەم مەسبەحەیە بڕوات و زەعیفیش بووە ئەمە هۆکارەکەی چییە گیرانی چییە گیرانی ئەو نەفەسەیە کە نیەتی کە سەیرەکەی بەعزێ خواردنی ناتەندروستە خوا لە ئەو مادانی کەیتر با باسی نەکەین لەبەرەوە لەوانەیە زۆر کۆمپانیا هەبێ ئێمە باسی مادەکەی کە لەوانە پێی ناخۆشە بەس ئیتر ئەوە ڕۆژانە باسەکرێت دکتۆرەکان کاتەکانی مەلەوانی کەین ئایا هیچ کاتێکی دیاریکراوەیە کە بڵین ئەمە باشترین کاتە بۆ کاتی مەلەوانیکردن یاخود هەموو کاتێک لەبارە و گونجاوە بۆ مەلەوانیکردن بەڵێ خۆی وەرزشکردن بە عام کە وەکو باس کراوە و کە باس کراوە لە کۆنیشۆ لە ئیسێشەوە بۆ هەموو وەرزشەکان ئەڵێ بەیانیان باشە ژەمێکی بڵێ نان خواردنی بخوا لە سەعات 8 تا بێ 7 بە 7 و نی بێ دووە کاژمێرە دوو کاژمێر دووە ئەوە بچێتە وەرزشکە وەکو بەیانە ئیتر ڕۆشتن بە بەپێ ڕاکردن بێ مەلەوانی بێ هەر وەرزشێ بەس وەکو مەلەوانی ئێمە ئەوەی کە وەکو یاریزانەکان تەدریبکەن ئێمە دایمە بەیانیان بۆدانی بەس هاوڵاتیان بە عام کاتیان نییە بڵێ ئێمە مەلەوانگە لە 12 هەیە تا 11 شەویان تا 10 و نیوی شەو ئیتر جاری وایە 9 بۆ 10 جاری وایە 6 بۆ 8 جاری وایە 3 بۆ 5 جاری وایە 3 بۆ 8 بەس کاتێک کە یە بۆیرە من دایمە هاوڵاتیان ئەو ڕێنمایان هەیە بۆیان کە ئێنە مەلەوانگەوە تکە
تکایە مەلە بکەن تکایە مەلەکەم مەلە نازانێ با لەناو ئاوەکە لە یەک مەترێگە ڕۆشتێکی زۆر کا با کاتەکانی بە چاکوزی و هەڵم و بازێ شتی ترێ و لاوەکیەوە نەباتە سەر ئەمە یەک دوم شش با من یەک شتی تر بڵم تخوا هەر بۆ گەنجان و بۆ ئەو هاوڵاتیانی کیسە سێرەکەی ئەوەی هاوڵاتیان ڕۆکەنم شوێنەکان وەکو کافتریا و نێرگەلەکان ڕووناکەنە مەلەوانگە وەرزش و هۆڵە وەرزشەکان سەرەکەی گەنجێکی زۆر ئالوودەی ئەوە بووە بڕواکەیەتە ناو مەلەوانگەی و فەڕێد و فەڕەمەلە ناکە ڕەنگی تێکەچێ تەنگە نەفەسە بێ زۆر جام پرسیاری لێکە مەڵم کاکە بۆ ئەولیاتوە ئەڵێ من نێرگەلاکێشم جگەراکێشم ئێ کاکە کە تۆ زانی خراپ و بۆ جەستت وەڵڵا تەرچی بە یعنی وەرد من ئەوە چەند ساڵە لەوەت مناڵە تا ئێستا بەلای ئەوانانە ڕۆشتم ئێستاشەوە تەمەنم وا بەرەو 43 ساڵە چێ بڕواکە جارێ 2 سەعات بۆ 3 سەعات مەشقەکەم و هیچ کاتێکیش هەستم بە هیلاکی نەکرۆ بەس ئەگەر بەیانی دوو بەیانی دەستکەم بەوانەی کە ئەو گەنجانەیەک بڕواکە توانام نامێنێ مەلم لەبیر ناچێتەوە بەس ئەو توانام نامێنێ ئەگەر کیلۆمەترێک کەمیسە لەوانێ ئەو کاتە من بتوانم 300 مەتر 400 مەتر کەم کە من بزانم زیانم لێگەێنێ بەجەستەم بڕواکە دوورکەوتنەوەی زۆر باشە مامۆستاگیان ئەگەر پرسیارەتر بکەم وەرزشی مەلەوانی تا چەند کاریگەری هەیە لەسەر توانای جەستەی یاریزان لە وەرزشەکانی دیکەیە ئێمە بین یاریزانی تۆی پێمان هەیە تۆی بالەوانی یاخود هەر یەک لە وەرزشەکانی دیکەیە تا چەند یاری مەلەوانی گرنگە بۆ وەرزشەکانی دیگە کە بەردەوام لەگەڵ وەرزشەکانی دیکەش یاریزان مەلەوانی بکات بەڵێ ئێمە لە تۆپی پێ لە یاریەکانی تر لە لەرجوانی بە تایبەتی تۆپی پێ زائیدەن یاریەکانی تر خۆی مەلە شتێکە ئیسابی کەمە ئەو یاریانەی کە وەکو ئەوانی تر جەنابە باسی کرد لە پاسکە سواری لە هەموو یاریەکانی تر یەن لێرە مەلە ئەکەن تۆ سەیری بەتەڵ عالەمەکان کە یان بۆ منە یاریزانە ناودارەکان ئەوانی تۆپی پێ کە ئەچێ فێلایەکە کرێ ها بڵێن سەرمایەکی باشیانەیە یەکسەر پێش هەموو شتی ئەڵێ مەلەوانگەی تایە بۆ لەبەرەوە لەوێ ئیشی بە ڕاکردنەکە مەجموعەیە تەمرینێ ماسوولکەکان باشتر ئەجوڵێنە چکە تۆ ئەمەیان لە هەوایە ئەمە لە دەرەوەیە بەس ئەمە لە ئاوایە سەبۆن مەتۆرە لەو یەک مەتریاس 2 سەر 3 سەر بڕۆ بە ڕۆشتن وەرە لەم لە دەرەوە 3 سەر یان بڵێن 2-3 جار بڕۆ بێ سەرێک ئەوەی لاک تەکامەی لاکە ناکە باشە من جاری وا بۆ 2 ساعاتێ ڕاکردنم کردووە بەقەی 1 فەڕە 2 فەڕە هیلاک نەبووم لە مەلەیە مەلە شتێکە پێی ئەڵێن شای وەرزشەکان باشتری شت مەلەوانی بەدوایە پاسکی سواری بەدوای ئەوە ڕاکردن ئەم سیانە لە ئیستەیە کە باس کراوە من ئەوەی بیستوێتم ئەم سیانە سەرێکی ترینن بۆ لیاقە بەدەنیەکەی بۆ جسمەکەی بۆ لەشەکەی بۆ ئەوەی کە قووەتێکی باش و بۆ مانەوەش ئێستا من بەتەڵ هەیە هەشتاکان بەتەڵ بووە ئێستا مەقابلەی بکە لە دەموچا زای چی گۆڕاوە بەسەری سپی بووە ئەینا ئەو دەموچاوی کە ئێستا هەیەتی توانایەکیشی هەیە هەر وەکو جاران کەمتر لەبەرەوە ڕۆژانە مەشقەکە وەکو یارەکانی تر نێوە لە وەرزشەکانی تر تۆ سەیری ئەستیارەکانی تۆپی پێکە زۆربەی زۆریان کێشیان بەرز بووەوە تووشی جەڵدە و نەخۆشیش بوون یەکێ لەوانە و مارەدۆنا بوو ئەوە چەندی ترەوە ڕۆناڵدی بەرازیلیە ئەمانە ئەسێرە بوون بەس پێشتر دابڕان لە مەلەوانەیە کە داش ئەربڕی دابڕی یەکسەر ئەو لەشەت زیاد ناکە ئەگەر خواردنەکە بەسی سەم بڕێ بەس تۆزە لە نەفەست دا ئەبازێت هەموو جارە وتراوە دایما ئەو وەرزشانەی کە وەرزشەکانی ترەکەن بۆکسێنەکەن من جارگوێت تیپێک هاتووە بۆیرە تۆپی پێ لێرە یاری کردووە یعنی لە ئاوەکەیە تەمرین تەمارنی کردووە تووشی ئیسابە بووە وتێتی دکتۆر ئەژنم سوڕاوە دکتۆر تێتی پزیشکەکان وتیانە بڕۆ مەلە بکە یانی ڕێنمایە بۆ لاستیکیە ناو لە قاچی بەستە و هاتوچۆی پێکردووە بەس ئێمە کە تووشی ئیسابە بێ بچین بۆ کوێ تەبەن هەر چارەسەرەکەی مەلەوانیە هیچ شتێکی تر نییە من تقریبا 26 ساڵە مەلەوانێکم تا ئێستا بەسیترین پێکانم نەبووە لە مەلەوانی ئەگەر کاتی بەرنامەکەم زۆر نەماوە ئەگەر بیکەمە دوا پرسیار هەفتانە ئێمە چەند ڕۆژ لە هەفتەیەکە مەلەوانی بکەین یاخود هەر هاوڵاتیان لە هەفتەیەکە چەند ڕۆژ مەلەوانیکە بۆی جەستەیەکی ڕێک و دوور لە نەخۆشی و پتەوی هەبێت زۆر باشە بۆ هاوڵاتیان ئاسایی بڵێن ئەوە جیاوازە لەوەی کە یەک ێواریزان بێ ڕۆژانە 2 سەعات مەشقەکە هەفتەی 3 جار بۆ 4 جار باشە بەس کە یێتە مەلەوانگەوە مێشکی لە کارێکی تر نەبێ لە دەرەوە کە مێشکی لە کارێکی تر بوو لێرە ناتوانێت چکە من هاوڵاتیان ێتە ناو مەلەوانگەکەەوە لە دامناوە 2 سەعات مەلەکەم تۆزێ مەلاگە و ڕاگە بۆمبایلەکە تۆزێ مەلاگە و وەکو پێم وتی هاوڵاتیان هەفتەی 4 جار بۆ 3 جار مەلەکەن بەس کە ئەڵەی مەلە بکەن کە ئەڵەی مەلەکەن تەنانەت هەیە ئەڵە کاکە خۆ من ناتوانم 2 سەعات دەم سەرەوە سەرکەم کاکە بڕۆ فەڕێک و وەرەوە ئیسراحەتکە بڕۆ فەڕێک و تۆزێ بە پێ بڕۆ مهم وێ لە ئاوەکە نەیتە دەرەوە کە لە ئاوەکە نێتە دەرەوە ئاو باشترین شتە بۆ پێست یعنی پێست ئەیەڵێتەوە بە گەنجی ئەدیێڵێتەوە
من ئیسە خۆم پێت ئەڵم چەند ساڵە من مەلەوانی ئەەکەم تەسەورەکەم لەوانەیە لەگەڵ کەسێکی تەمەنی هەشتا و نۆ ئەوانە هەتوانە دێ من لەوانەیە بە 8 ساڵ لەوانش گەورەترم ئەمە مانەوەی چییە مانەوەی تەدریبە ئەگە من ساڵە 2 ساڵ واز بێنم نا بەس داوا لە هاوڵاتیان ئەگەم بچنە بە وەرزشیەکان ئەوەی ئەڕۆم بەو پزیشک و بۆ حەپ و بۆ ئەوانی کە تۆ خۆ دەزانێت کە حەپێکەخوا زەرەر لەکوێ لە گورچی لێ دڵ و هەموو شتێکی هەموو جانی زەرەرە بۆ زەرەری بۆ هەیە چاوات بتێ ئازار شکێنە لە بری ئەوە بابێ مەلەکە لە بری ئەوە با بچێ ڕەشاقێکە لە بری ئەوە بە پێ بڕوە لە بری ئەوە خواردنێکی باش و سیستەمێکی باش لە خواردنە دانێت ڕیشاڵەکان خوا با ئەوە بە دوای چوری و تێرەکانەوە نەڕوات تەندروستێکی باش بۆ هەمووی ئەوستا من کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات ئیتێرەگە لە کۆتایی بەرنمەکەیە شتێکت نابێت لەسەر بەرنمەکە بیاخود لەسەر وەرشی مەلەوانی بێ قسەیەکت هەبێ بۆ هاوڵاتیان ئێمە سوپاس دەکەین. من پێشەکی دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆم تەوەرە و بۆم کاتی بێمەتان بەخشی من هەر ئەو نمەیە بۆ هاوڵاتیان وەرزشکردن باشترین چارەسەرە بۆ جەستەیان و وەلەشێکی ڕەشیق و مانەوەی تەمەنیشان تەمەن بەڵێ بەدەستخوایە بەزیتر خۆشی ئەگەر ئاگای لە خۆی بێ لەوانەیە باشتر بێ زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش. عزیزان من کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات لە کۆتایی بەرنمەکە سوپاسی ئامادەبوونی مامۆستا گۆران کەمەل ڕاهێنەری مەلەوانی یانەی سلێمانی و سوپاسی هاوکارانم لە پشتی کامێرا دەکەم سوپاسی وەشەکەم کە تام کاتە بینەرمان بوون ڕێز و سڵاوی برای بچووکتان سیداد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.